ئەم مانگەش موچە بە لێبڕینەوە دابەش دەکرێت. لە عێراق خواردە سەر ڤاکسینەکەی کۆمپانیای ڤایزەر بەرز بۆتەوە. پەرلەمانتارێک ڕایگەیاند لە هەرێمی کوردستان بەرپرس هەیە لە ماوەی 1 ساڵدا بە قاچاقچێتی 36 ملیۆن دۆلاری دەست دەکەوێت. سڵاوتان لێبێت، هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. وەزارەتی دارایی بڕیاریدا بۆ ئەم مانگەش دابەشکردنی موچە بە لێبڕینی 121 دابەش بکرێت. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ سێشەممە ڕایگەیاند داوایان لە گەنجینەکان کردووە لیستی موچەی فەرمانبەران بە لێبڕین بە ڕێژەی لە 121 ئامادە بکرێت. بەپێی زانیاریەکانی شارپرێس، هۆکاری ئەو بڕیاری حکوومەتی هەرێم دەگەڕێتەوە بۆ ئەوەی تا ئێستا بەغدا پشکی هەرێمی کوردستانی لە بودجە نەناردووە. دوای ئەوەی هەرێم و عێراق لەبارەی یاسای بودجەی ئەم ساڵەوە ڕێکەوتن، چاوەڕوان دەکرا لە دوای ڕێکەوتنەکەەوە حکوومەتی هەرێم کۆتایی بە لێبڕینی موچەی فەرمانبەران بهێنێت. لە ئێستاشدا 42 پەرلەمانتاری کوردستان واژۆیان کۆ کردوتەوە و داوایان کردووە لەبارەی لێبڕینی موچەوە حکوومەتی هەرێم بانکێشتی پەرلەمان بکرێت. تۆڕی پاراستنی تەندروستی ڕایگەیاند لە سلێمانی گەندەڵی لە پێدانی ڤاکسیندا کراوە. تۆڕی پاراستنی تەندروستی گشتی لە ڕاگەنراوێکدا ئاماژەی بۆ ئەوە کردووە لەم ڕۆژانە بەرپرسانی باڵای تەندروستی لە ڕێگەی هۆبەی نەخۆشیە گوازراوەکانەوە لە ڕێگەی پەیوەندی کەسیەوە ڤاکسینیان داوەتە چەند کەسێک لەوانە بەرپرسی باڵای یەکێتی تێدایە. تۆڕی پاراستنی تەندروستی سەرکۆنی ئەو ڕەفتارەی کردو و داوای لە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی کردووە لەو بارەیەوە ڕوونکردنەوە بدات. ماوەی زیاتر لە مانگێکە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم دەستی بە پێدانی ڤاکسینی کۆرۆنا کردووە و لە سەرەتاشدا تەنیا ئەو توێژانە وەریان دەگرت کە لە ڕیزی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بوون، بە تایبەت کارمەندانی تەندروستی. هەر لەبارەی ڤاکسینی کۆرۆناوە، بەڵام لە عێراق بەهۆی خواستێکی زۆر بۆ بەکارهێنانی ڤاکسینەکەی کۆمپانیای ڤایزەر، وەزارەتی تەندروستی گرێبەستی کڕینی ڤاکسینی ئەو کۆمپانیایی بۆ 6 ملیۆن ژەمە ڤاکسین بەرز کردوتەوە. ڕیاز عەبدولئەمیر بەڕێوەبەری گشتی لە فەرمانگەی تەندروستی گشتی لە وەزارەتی تەندروستی عێراق بە ئاژانسی هەواڵی ئەڵمانی ڕاگەیاندووە. وەزارەتەکەیان داوایان کردووە گرێبەستی کڕینی 3 ملیۆن ژەمە ڤاکسینی کۆمپانیای ڤایزەر بۆ 6 ملیۆن ژەمە ڤاکسین بەرز بکرێتەوە. باز لەوەش کراوە زیادکردنی ژمارەی ڤاکسینی کۆمپانیای ڤایزەر دوای ئەوە دێت کە عێراقیەکان لە ناو هەموو ڤاکسینەکەدا خواستێکی زۆریان لەسەر ئەو جۆرە ڤاکسینە هەیە. لە بەرامبەردا عێراقیەکان خۆیان لە کوتان بە ڤاکسینەکانی وەک سینۆفارمی چینی و ئەسترازینکای بەریتانی بەدوور دەکرێن. ئەمە ژوای کردووە تەنها لە ماوەی 1 هەفتەدا ئەو 50,000 ڤاکسینەی ڤایزەر کۆتایی بێت کە وەک وەجبەی یەکەم لە ڕۆژی 11 ئەم مانگە گەیشتۆتە عێراق. لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستاندا بە دەنگی 97 ئەندامی پەرلەمان پێشنیازە یاسای هاوردەکردن و ئەمبارکردن و فرۆشتنی بەرهەمەنەوتیەکان لە هەرێمی کوردستان پەسەند کرا. با گوێرەی ئەو پێشنیازە یاسایە سەرجەم هاوردەکردن و فرۆشتنی بەرهەمەنەوتیەکان بەڕێکاری یاسایی دەبێت و کێبڕکێ لە نێوان کۆمپانیەکان دروست دەبێت. سەرۆکی پەرلەمان پەسەندکردنی پێشنیازە یاساکەی بە گرنگ زانی و پیرۆزبایی لە خەڵکی هەرێمی کوردستان کرد. بەسەندکردنی ئەم پێشنیازە یاسایە لە کاتێکدایە بەشێک لە پەرلەمانتاران هاوردەکردن و فرۆشتنی بەرهەمەنەوتیەکان لە هەرێمی کوردستان بەو شێوەیە کە هەیە زۆر بە مەترسیدار دەزان و دەڵێن کۆلیتی بەرهەمەکان زۆر خراپە و حکوومەتیش چاودێری ناکات. ئەندامێکی پەرلەمانی کوردستان ئاشکرای کرد بەرپرس هەیە لە هەرێمی کوردستان لە ماوەی 1 ساڵدا لە خاڵە سنووریەکان 36 ملیۆن دۆلاری دەست دەکەوێت بەبێ ئەوەی هیچ کارێکی کردبێت. عەلی حەمەدساڵح سەرۆکی لیژنەی وزەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا کە پەیامنێری شارپرێز ئامادە بوو ئاشکرای کرد. قاچاخی لە سنوورەکان بە شێوەیەکە لە ساڵێکدا بەرپرس هەیە 36 ملیۆن دۆلاری دەستکەوتووە بەبێ ئەوەی هیچی کردبێت. ئەو پەرلەمانتارە ڕەخنەی لە حکوومەتگرت و وتی ئەو هێزە هاوبەشەی بڕیاری لێدرا بۆ سنوورەکان بۆ پێکنەهێنرا بە دڵنیاییەوە لەبەر ئەوەی لوتکەی دەسەڵات لە پشتی قاچاخی سنوورەکانەوەیە. ئەوەش لە کاتێکدایە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەشێک لە پەرلەمانتاران بەردەوام باز لەبوونی قاچاقچێتی گەورە لەلایەن بەشێک لە بەرپرسانی هەرێمەوە دەکەن لە سنوورەکان. بەرپرسانی ئیسرائیل نیگەرانن لە ئەمریکا و ترسیان هەیە واشنگتن سازشی زۆر بۆ ئێران بکات
بەشێک لە بەرپرسانی ئیسرائیل بە پێگەی واینتیان ڕاگەاندووە نیگەرانن لە دانوستانەکانی ڤیەننا لە نێوان ئێران و وڵاتانی تری بەشدار لە ڕێکەوتنامەی ناوەکی ئێران و ئاماژیان بەوە کردووە ترسیان هەیە واشنگتۆن سازشی زۆر بۆ تاران بکات هەر بە پێی زانیاریەکانی ئەو پێگەیە لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی بچووکراوەی ئیسرائیل بەرپرسە ئیسرائیلەکان نیگەران بوون لەوەی ئەمریکیەکان پێداگیری لەسەر ڕای خۆیان بکەن بە شێوەیەک لەوەی ئێرانیەکان دەیانەوێت سازشی زیاتر یان بۆ بکەن و تووشیانە ئامانجی ئەمریکیەکان ئەوەیە بە هەر نرخێک بێ ڕێکەوتنێک لەگەڵ ئێراندا واژۆ بکەن لە بەشێکی تری راپۆرتەکەدا پێگە ئیسرائیلەکان هاتووە ئێرانیەکان باش دەزانن کە لەگەڵ ئەمریکیەکان دەگەنە ڕێکەوتن بۆیە هەموو هەوڵی خۆیان دەدەن بۆ ئەوەی زۆرترین دەستکەوتیان هەبێت ڕۆژی 16 ئەم مانگە گابی ئەشکەنازی وەزیری دەرەوەی ئیسرائیل ڕایگەیاند ئیسرائیل هەرچی لە توانایدا بێ دەیکات بۆ ئەوەی ڕێگە لە ئێران بگرێت نەبێتە خاوەنی چەکی ناوەکی شاد بن